بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئێوارەتان باش ئەزیزان و خۆشەویستانم. کارزان مەحمودم ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵکتان پێشکەش دەکەم. خۆشەویستانم تەوەری ئەمڕۆمان لە وەرزی گەشت و سەیران چۆن خۆمان لە ڕووداوە نەخوازراوەکان بپارێزین. ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکە. حەز دەکەم سەرنج و کۆمنتی ئێوە لەسەر ئەم بابەتە بزانم. لە سەرەتای هاتنی وەرزی بەهار ئەم ساڵ وە لە ساڵانی ڕابردووشدا بەداخەوە لەگەڵ هاتنی ئەم وەرزە ئەگەرچی وەرزی دڵخۆشی هاوڵاتیانە بەڵام زۆر ڕووداوی نەخوازرا و تیایدا ڕوو دەدات. ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە کۆمەڵێک خانەوادە لەم وەرزەدا لە بریەوەی کە دڵیان خۆش بێت بەداخەوە هەر لە سەرەتای وەرزەوە بە قۆناغێکی زۆر مەترسیدار و بە مەرگی ئازیزان و منداڵەکان و ڕۆڵەکانیان تێدەپەڕێنن. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگە ئەوەیە کە لە وەرزی گەشت و سەیراندا ئێمە چی بکەین بۆی کە خۆمان لە کارەسات و ڕووداوە نەخوازراوەکان بپارێزین. لە ساڵانی ڕابردوودا بینیومانە کە بەهۆی ڕووداوی هاتوچۆوە کە خێزانێک ویستویەتی بڕوا بۆ سەیران و سەفرە، بەڵام لەو سەرەوە بەهۆی ڕووداوی هاتوچۆوە ڕووداوی نەخوازرا و ڕوویداوە کۆمەڵێک هاوڵاتی زۆر تێدا بوونەتە قوربانی. ئەمە وای کردووە کە لە ناو کۆمەڵێک خانەوادە تەعزیە و کۆمەڵێک ڕێکاری زۆر ناخۆش و پێشاتی ناخۆش بێنە پێشەوە کە بەڕاستی لە یادەوەری کە سوکاریشاندا نەسرێتەوە. ئەمە هەمووی دەرەنجامی دوای ئەوەی کە قەدەری خوای گەورەیە، دەرەنجامی بەشێک لە نەزانینی مامەڵەی ئێمەیە لەگەڵ وەرزەکان و نەزانینی مامەڵەی ئێمەیە لەگەڵ ئەو پێشاتانی کە دێنە پێشەوە. من دەمەوێت سەرنجی ئێوە وەربگرم. لە ئەمڕۆدا سۆشیال میدیا کۆمەڵێک ئاپ زۆر زەق بوونەتەوە، تیکتۆک، سناپچات، هەروەها فەیسبوک و ئینستاگرام و کۆمەڵێک لەم ئاپانەی کە هەن گەنجان بە تایبەت مێرد منداڵان هەرزەکاران دەبینین کە بۆ ئەوەی کە سەرنجی خەڵک بەلای خۆیاندا ڕابکێشن، بۆ ئەوەی کە لایک و کۆمنت و ڤیوێکی زۆریان هەبێت و ببنە بابەتی سۆشیال میدیا زۆر شتی نەخوازراو دەکەن، کۆمەڵێک حاڵەت نمایش دەکەن بۆ ئەوەی کە ڤیوەکانیان و لایک و کۆمنتەکانیان زیاد ببێت. ئەمە دەبێتە هۆی مەترسی لەسەر گیانیان. زۆر جار حاڵەتی نەخوازراوی لە وڵاتانی جیهانیشدا لەکەوتوتەوە لە هەرێمی کوردستانیش بەداخەوە. یەکێک لەو حاڵەتانەی کە لە وەرزی بەهاردا لەم وەرزی گەشت و سەیرانەدا کە هاتووتە پێشمان تەمەنا دەکەین کە هەر لە سەرەتاوە کۆمەڵێک ڕووداوی نەخوازرا و ڕوویدا لە خنکان یاخود بێسەر و شوێن بوونی ئەو سێگەنجەی کە ئێستا لە سنووری قەزای ماوەت بێسەر و شوێنن. تەمەنای ئەوە دەکەین کە لە ژیاندا مابنوە وەکو قایمقامی ماوەت ئاماژەی پێکرد کە تەمەنایەوە دەکەین کە دوانیان هەر مەلەوان بوون، مەلەوە خەڵکی ئەو ناوچەیە بوون کە خۆیان بە شتێک گیرساند بێتەوە بۆ تاوەکو تیمەکان فریایان دەکەون. بەڵام ئەوەی کە لە بینیمان لە هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو گەنجی دیکە کەوتنە ناو ڕووباری سیروانەوە دوایەوەی کە لەلایەن ئاسایشەوە ویستویانە دەستگیر بکرێن. دەبینین لە سۆران بە هەمان شێوە دوو منداڵ لە ماڵێکدا سوتاون. هەمووی بەشێکیان دەرەنجامی هەمالیە، بەشێکیان دەرەنجامی نەزانینی مامەڵەکردنی ئێمە لەگە ڕووداوەکان. تەوەری ئەمڕۆ پەیوەندی بە خۆپاراستنی ئێوە هەیە، پەیوەندی بە پاراستنی ئێمەوە هەیە بەشێکی دوور لە سیاست. بەڵێ یەکەم پەیوەندی چێمان لەگەڵا هاوکارانم. کاک عەبدولجەبار لەکوێ؟ کاک عەبدولجەبار لە هەولێرەوە. سڵاوی خوارد لێ بێ، زۆر سپاس. کاک عەبدولجەبار لەسەر تەوەری بەرنامەکە فەرم و کۆمنتەکانت بە منیش و بینەرانیش گوێمان لە بەڕێستان بێت. سەرەتا ساڵی نوێی کوردی لە هەموو کوردانی مسلمان دەکەم. هیوادارم ئەو ساڵە بە خێر و خۆشی بێتن و مسلمانان تێدا بەحەزێنەوە. بەڵێ لە بڕی بەرنامەکەی بەڕێستانەوە داوا دەکەم کە مسلمانان کە دەچنەوە چەند ساڵێک دەخۆ بگرن یەک لەو ساڵانە کە نەچنە ناو دەغڵدانی خەڵک وێران نەکە ئازار بە هینگە نەگەینێن و تێکەڵاوی نەکەن کە ژن و پیاو تێکەڵاو بتن تووشی ناسەرعی بێن نێزەکانیان نەچێنن لە کاتێکی دەست و سەیران نێزەکانیان بکەن. بەڕاستی ئەگە ئەم ساڵانە مە بکەین کە تووشی هیچ کارەساتێک نادین و تووشی کارەساتی نەخوازراو نادین. ئەوەی کە خەڵک ئێستا کاتی دەست و سەیرانە کە دەچنە سەرەوە بە خۆشی دەچینێ نەک بۆی کە تووشی نەخواستە ئەو ڕووداوانێک کە بەڕێز باتە سریاندا ئەگەر بێت و نێزەکانیان نەتوانن نەچێنن و لە ئەو سێنانی کەوا گونجان نییە بۆ بەسی گۆشت و سەیران بەڕاستی نەدەدا. کاک عەبدولجەبار
کۆمنتی تۆ چییە بۆ هاوڵاتیانی کە دەستنە شوێنێک کە تەنها لە بەرەوەی نیان بینیوە زۆر سەختە شوێنی گەشت و سەیرانیە زۆر بە کورتی چووکە هاوکارانی دیکەش و هاوڕێیان لەسەر خەتن زۆر بە کورتی سوپاس دەکەم خۆیان بپارێز و نەچەم شوێنە ئەگەر بستن زۆر بە بڕنکوپێتی بستن و دوور بن لە دەرو بەڵاو خدای گەورە پارێزاییان بکاتن ئێوە سوپارێت زۆر سپاس بۆ کاک عەبدولجەبار لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان باوکی محەممەد لە ڕانیەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت دەمەوێت سەرنجەکانی بەڕێستان لەسەر تەوەرەکە بزانم ئەو کاتت باش هەموو کاتێکت باش کاک محەممەد باوکی بۆ محەممەد جەنابێت زۆر سپاس بەڵێ سپاس بۆ جەنابێت وەڵڵاهی کاکە کارزان من دەمەوێت لەسەر ینی بابەتە چیتر سەبارەت بەوتەوەرەوە قسان بکەم تقریبا هەر پەیوەندیشی بەوتەوەرەوە هەیە بەڵام لە ڕوانگەیەکی ترەوە باش فەرموو من نامەوێت ڕێنمایی بدەم بۆ خۆپارێزی لە ئەو کارە ساتانەی کە لە سەفرە و سەیرانگاکان ڕوودەداتن من دەمەوێت بە هەموو هاوڵاتیەکی تاچی کورد بڵێم بەڕاستی ئێمە پێویستە گەشت و سەیرانگاکان بایکۆت بکەین بۆچی براکەی من ئەوە ژیان نییە خەڵک تێدایە وەڵڵاهی بە هەزارەها خێزان هەیە باوەڕ بکە یعنی ناتوانێت پێداویستەکانی سەیران جێبەجێ بکاتن ناتوانێت دوو شیشە گۆش بکڕێتن یعنی ئەو خەڵکە بە چ وجدانەکەوە ئاوا بەو بنزینگرانیە بەو گۆشگرانیە بەو نانگرانیە ئەخە من سەیرم بە هەندێک شت دێتن بەڕاستی زۆر جار هەیە دوو سەری ئەو داوا ناگاتەوە بە یەکتری خەڵک لەلایەکەوە ناڵە ناڵی لەوەی موچە تاخیر بووە هەرچی فەرمانبەر و موچەخۆرە هاوار دەکات دەرە وەڵڵای بەر لەوەی موچەکە وەربگرم موچەکەم هەمووی کردووە بە قەرز و هەموم سەرف کردووە خەڵک دەرێ بنزین گرانە خەڵک دەرێ کارەبا کێشەی کارەبا هەیە پارەی مۆلیدە زۆرە وەڵڵای کاکە کارزان من بەش بە حاڵی خۆم بە هەشتی لێرتیتن چ شوێنێکت پێخۆشە لەسەر ئەو گۆی زەویە چ وڵاتێکت پێخۆشە من کە بزانم دەگەڕێمەوە ناو ئەو حاڵ وەز ئەو گوزەران و ژیانی خۆم وەڵڵاهی بەو سەفەر و سەردانە دڵم خۆش نییە و من ناڵنیم بگریم گیرم بکەنەوە ڕام بژێنن براکەی من ئێمە کێشی گەورەترمان هەیە با هەموو دەست و قۆڵ و بازی خۆمان لێتر لە هەڵی بکەین و ئەو دۆخە لەو دۆخە خۆمان نەجات بدەین ئەوە کەی وەزع و ئەوەیە من ئەوە ناڵێم خەڵک سەفرە نەکا خەڵک نەگەڕێ خەڵک نەورۆز نەکا خەڵک سەیران نەکا خەڵک بە هەڵا ئەو قسانە من لێک نەداتەوە من دەڵێم ئیمڕۆ خەڵک کێشەی زۆر گەورەی تەواو ڕاستن بەتەکید ئێمە گەر پۆلێنی کۆمەلگا بکەین بەسەر سێ چیندا بە درێژایی مێژوو ڕۆژگار هاتوون چینی دەوڵەمەند چینی ناوەڕاست و چینی هەژار بەتەکید لە هەموو سەردەمەکاندا وابووە ئێستاش هەروایەوە ئەمڕۆ ڕەنگە چینی هەژار زۆر زیاتر بووبێت بەڵام چینی ناوەڕاست و چینی سەرەوە بەتەکید ژیانی خۆیان زۆر زار تێک نادەن بۆ خوارەوە کامەش لەگەڵ مرۆڤ دۆستی و لەگەڵ یاساکانی ئیسلامی شێک ناگرێتەوە بەڵام لە حاڵەتێکدا لەو فەڕەضنا ئێمە دامان ناو چینی ناوەڕاست و سەرەوە دانیان بەوە دانە ناکە لەگەڵ چینی هەژاردا بن هەر ڕۆیشتن ئەوان چی بکەن چۆن پابند بن بە ڕێنماییەکانەوە کاکە کارزان بەڕای من سەرەتا زۆر لە سەرخۆ و بەهێواشی بڕۆن لە بەرۆی جادە و ڕێگاوبانەکان زۆر قەرەبار و ئیزدیحام دەبیتن ئەو جا کە دەچن بۆ شوێنی سەیرانگاکان بەڕاستی پێویستە کەسێکی پارسەرە ڕاست پێدرێ ئاگەو لە مناڵەکان بی کە نزیک نەبێتەوە لە ئاو ئەو جا کەسێک کە مەلەوانی نازانی با خۆی هەڵنەداتە ناو ئاوەکانەوە ئەوجە سەری گەورە بەڕاستی پێویستە وەکو ئەو حەدیثەی پێغەمبەر تەطبیقەکە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته پێویستە سەری گەورە تۆزێک لە یعنی لەوانی تر لە گەنجەکان و پارسەرەکان لە خۆشی خۆی ببورێتن چاوی وەکو یعنی ڕادارێک بەسەر هەموو ئەو مناڵ و گەنجانەدا بنۆڕیتن کە ئاگایان لێ بیتن کشی حاڵەتی نەخوازراو نەبیتن ئەو ئاگرکەوتنەوە بابەتی ئاگرکەوتنەوە وەکو ئەو برا گوتی ئاگادار بن کە یعنی پاژماوەیەکی تر کە پوش و پەلاش پێیا بوو ئاگر لە لای پوش و پەلاش نەکەنەوە کە ئاگریشتان کردەوە لە سەفەرەکەتان تەواو بوون بە خێر و خۆشی ئاگر بکوژێنەوە لە دوای خۆتان ئاگر بەجێمەهێڵن ئەوجا پارێزگاری لە ژینگەکە بکەن یعنی پێویستە هەمووی عەلاگەیەکی ڕەشی گەورەی پێ بێت دوو لەڕوو جەنابەت
پیس و پەڵۆخی و خاش و پەڵاشەکە کۆکەنە دوای بیخنە ناو ئەلاگەیەکە هەتا لەوێشی بەجێنێڵن بیخەنە ناو سیارەکە دوای کاتی بیخە ناو زەبڵدانەکەی بەردەمی ماڵەوەتان ئەوجە لە گەڕانەوەشدا پێویستە یعنی بە ڕاکەڕاک و غارەغار و تەپ و تۆزکردن و دووسایدی مخالف و ئەو شتانە نێنەوە بەڕاستی ئەوانە ئەکەکێتی سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانت باوکی محەممەد لە ڕانیەوە هەموو سەرنجەکانت کوردەواری وتەنی پڕ بە پێستی خۆیان جوانن بەڕاستی کاتم نەما نازەنین خان دەمێکە لە هەولێرەوە لەسەر هێڵە نازەنین خان سڵاوی خوارد لێبێت ببوورە تاخیرمان کردی لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتانەیە فەرموون بەڵێ سەرەتا بەناوی خۆی پەروەردیگار سڵای خۆی گەورە لە جەنابەت و لە ستافی پەیام لەسەر جەم خوشکوبرانی بینەر ئێستا بەدیار ساشەون بەڵێ نەورۆز و بەهار بەخۆشی بی بۆ هەموو تاپێکی کورد سپرسە و سەرخۆشی ئاراستە ئەو دایک و باوکە دەرک سوتاوانە دەکەینەوە ئیشاڵڵا سەرەدایەکیان دەست دەکەوێت چی ئەوانەی کە ئەو دوو گەنجەی لە ترسی ئاسایش ڕایان کرد چه ئەوەکانی بکەی ئەو سێدانەی کەوتنە ئاوی ماوەت تەمەنا لە خوای گەورە دەکەین هەواڵێکی خۆش هەبی ئیشاڵە لە ژیاندا مابن وە قەدەری خوای گەورە ڕەت ناکرێتەوە دیارە خوای گەورە ویستی لەسەر بووە بەشێکی ئەو خەڵکەی دەچێتە سەردان زۆر بۆ خۆ عەرزکردنا سناعەت و نازام خۆڕازاندا و شای و هەڵپەرچ و ئیتر ئەوانە ئێمە نارن خەڵک دڵخۆشی خۆی دەرنەبڕێ بەڵام چێ دەڵێ ئەوانە چاو نەفەز لی نەداون ئەو حایلێ هەموو بەیەکەوە چوو بنە دەرێ ئیتر ئەوە دەوری خراپ دەبینی دوای ڕۆژی نەورۆز یەکەم ڕۆژ زۆر سارد بوو ئیتر کاکە هەتا مانگێک هەر نەورۆز و بەهارە ئیتر سێ مانگ ماوە بۆ سەفرە و گەشت یعنی وە دەزانی ئەگەر ڕۆژی یەکەم ڕۆژ نەچوە دەرێ تەوافی عەبەرەی لە دەست دەچێ ئیتر ئەوەندە بە دوای دنیاوینە بە دوای قیامەتی خۆمانەوە نین گەنجیش زاهێڵ و گەنج بستە دەرێ خۆتە ڕەنادرێت تر دڵخۆشی هەدەبی بەڵام سەرەتا ذکرەکانیان بخوێنن تەوەکولیان لەسەر خوای گەورە بی نێزەکانیان نەچێن وەکو هاوڕێیانی بەڕێز باسیان کرد دوای ویژدانیان هەبێ ئەو هەموو خۆ عەرزکردنا دەیان بە ساڵاس و بە تەمەن هەیە چای بەو گەنجانە دەکەی دەرێ خۆزگە منیش سناپێکم بکردایان زاهێلی خۆی ببردێتەوە پێویستە ڕەچاوی باری دەرونی ئەو خەڵکە بکەینیان ئەوە دەیان شتی تر ئیتر من ئەگەر لەسەری بڕۆم کاتی زۆر باشە یەکێک لە ئەو خاڵانە یەکێک لەو خاڵانە نازانین خان وەکو باوکی محەممەد لە ڕانیەوە باسی کرد ئەوەیە کە لە کاتی نزیکبوونەوەی خێزانەکان لە دەم چەم و ڕووبارەکان بەڕاستیاگان لە منداڵ و مێر منداڵەکانیان بێ نزیک نەبنەوە ئەمە بەداخەوە ساڵانە دووبارە دەبێتەوە چەندان ڕووداوی لەو شوێ دووبارە بۆتەوە ئامۆژگاری بەڕێستان چییە بۆ ئەو دایک و باوکانەی کە نیازیان هەیە بۆ سەیران و سەفرەکان نزیک چەمەکان ببنەوە ئاوا ئیهمالیان نەکەن ئەوە ئەمانەتە لە سەرشانیان اوكي سرتا ده بخود بپارسی این اول ذاته وكل سخوای گره اینجا خو پارسن تو زانی او تسمى زور مترسی داره برای برز بو نزیک دکی و تو زانی امان آگره دست بو بی دستی دواز او دایکان خاصة دایک دبی تو دائما آگال لمن على كان اون ده خريج خو عرس كردن و سناب و حصادت و نظام شتكي خو در خستني بيست تو آگال لمن على كان بود زانی من النصام هیچ نازان دوات تو بود سیم صاحب من داوی دەچێت نزیک ئەو دەستی خوای زۆرەی تر وەکو کوردەواری گوتنی بەڕاستی دایکان زۆر ئیهمالن دایک و باوکان لەو بابەتەوە گەنجانیش ئیتر بە ڕەچاوی خوام بکەن عنی وا دەزان دایک و لایەن کەم خاتری دایک و باوکیان بگرن ئیتر دەرجی دایک و باوکیان نەسپێ بەڵام ویستی خوای گەورەس ئەگەر لە سەری بێ قەدەری خوای گەورە بەدەست ئێمە نییە و ئیشاڵڵا هەموو هاوڵاتیان پارێزراوە بێ نازانین خان لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان لە کاتی گەشت و سەیران پێویستە ئاگاداری منداڵ و مێر منداڵەکان بین بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بەهۆی ئەوەی کە زۆربەی شتەکان بووە بە چاولێکەری سۆشیال میدیا پانتایەکی بەفراوانی ژیانی ئێمەی داگیر کردووە زۆر جار دایکان باوکان تەنها دایکان تاوانبار ناکەین و باوکانیش زۆر جار و خوشک و براگەورەکان لە گەشت و سەیرانەکاندا ئەوەندەی کە تەرکیزیان لای سناپ و لای سیلفی و ئەم جۆرە بابەتانەی ئاگان لێنێ لەولا خەریکە براکان دەخنچێ و دەکەوێتە ناو ئاو لەولا خەریکە بەسەر منجەڵی ئاودا دەکەوێت و خوا نەخواستە خەریکە تیایدا دەکوڵێ بەڕاستی ئێمە پێویستە ئەم هۆشیاریانە لە ناو خۆماندا بڵاو بکەینەوە بۆی چی دیکە بینەری ئەو تراژیدیا
خەمناکانە نەبین کە هەموو ساڵە لە وەرزی بەهاردا دووبارە دەبنەوە. یەکێک لە خاڵەکانی دیکە کە ساڵانە دووبارە دەبێتەوە بە تایبەت لە گەشت و سەیرانەکان کۆمەڵە کەسانێک کە پابەند نین بە ڕێنمایەکانی هاتوچۆوە پابەند نین بە یاساکانی شەریعەتی ئیسلامەوە لە وەرزی بەهاردا پەنا بۆ خواردنەوەی مەی و ئاڕەق دەبن بە سەرخۆشی ئۆتۆمبیل لێ دەخڕن لە جادەکاندا لە سنووری یاسایی ڕێگە پێدراوی هاتوچۆ دەردەچن ئەمەش ڕووداوی نەخوازراوی لێ دەکەوێتەوە بەداخەوە ساڵانە دەبینین بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە گەشت و سەیراندا کە ئۆتۆمبیلەکان بە خێراییەکی زۆر بۆ خواڕەزکردن لە بەردەم دایکان و خوشکان و کچانی تازە پێگەیشتوو بۆی کە بڵێن کەسێکی لێهاتوو لیاقەیەکی باشی هەیە یاخود سەرخۆشە لەو حاڵەتەدا دەبینین ماڵی چەند کەسێک وێران دەکات. ئەمە بەڕاستی پێویستە ئاگاداری گەنجەکان بان بین ئەوانەی کە هێشتا نەگەیشتوونەتە تەمەنی یاسایی لە خوار 18 ساڵیوەن دایکان و باوکان ئاگان لیان بێ سویچی سارەکانیان پێ نەدەن نەکە ڕووداوی نەخوازراوی لێ بکەوێتەوە لە ماڵەوە. ئەوەی کە بینیمان لە ڕۆژی ڕابردوو بەڕاستی لە سەیران و سەفرەشدا نەبوو لە شاری لە سۆران بینیمان کە لە ماڵێکدا بەداخەوە خی گەورە سەبووری بخاتە دڵی کەسوکاری ئەو دوو منداڵەوە کە لە ماڵێکدا سووتان. بەڕاستی کارەساتێکی جەرگ بڕە بەڕاستی کارەساتێکە تراژیدیە مرۆڤ هەرچەندە بیری لێ دەکاتەوە ناتوانێت خۆی ڕابگرێت بەڵام لەم حاڵەتانەدا خی گەورە دەبێت سەبووری بە دڵی کەسوکارەکانیان بدات. ئەمەش بەشێکی ئەوەی کە خەڵک دەیبینێت لە ڕووکار لە ڕواڵەتیەکەی ئەگەر چی ناوەڕۆکەکە خوا خۆی دەیزانێت لەوانەیە هەر پەیوەندی بە ئیهمالیەوە بێت. بەڵێ کاک پشدەر لە حاجیاوەوە کاک پشدەر سڵاوی خوا لەبێت کاک پشدەر السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. كاك پشدەر لەسەر تەوەری بەرنامەکە فەرمووە. باش مامۆستاگیان سەلامەتی شکر. قوربانی چاوت سپاس دەکەم. کاک پشدەر لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە؟ لە وەرزی بەهاردا ئێمە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ڕووداوەکان بۆ ئەوی کە چۆن مامەڵە بکەین بۆی کە ڕووداوەکان نەخۆڵخێن نەک لەگەڵ ڕووداوەکان مامەڵە بکەین چۆن خۆمان بپارێزین لە ڕووداوی نەخوازراوە؟ دەستەکان خۆش مامۆستاگیان الحەمدولله والصلاة والسلام على رسول الله. والله دەمامۆستاگی ئینشاءالله من حەزەکەم ئینشاءالله بۆ ئیسفادەی بۆ کومدا کە بێت حەزەکەم بە شێوازێکتر باسی سەیران سەفەر بکەم ئینشاءالله پشتیوانی خوای گەورە بۆ سودی بۆ هەموو مسلمان هەبێت. یەکەمیشت مامۆستا زۆر گرنگە ئێمە بزانین چۆنی سەیران بکەین بەپێی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەر کەسێک بەپێی سنەتی پێغەمبەری خوا سەیران سەفەر بکات ئەوە دڵنیا بە لەو ئەجر و پاداشێکی زۆر زۆری بۆ دەستێت. بەڵام وەڵڵاهی هەر کەسێک لە شەریعەتی ئیسلامدا بدات ئەوە نەحبارێکی زۆر زۆری بۆ دەنووسێت. مامۆستاگیان ئێمە زۆر گرنگە کاتێک لە ماڵی خۆمان دەرەچین ئەم دوعا بخوێنین. بسم الله الحمد لله سبحان الذي سخرنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. طبعا اسم مسلمانان أم دعاء دخلنا بالتأكيد ناخر بداخل مسلمان يكي زور كاتك سؤال سارة كده بيت بقى شرعي دروات دري آخر صوتي تنجيل كده كامل ذكر الشيطان ناكد بذكر الرحمن. باش براكي إخوان قوي قولنا أو نعمتي فداوي أم على باش فداوي بوتوكنا ناحي فداكي أما ما مثلا خالك كده زور رنجام فداخل مسلمانان أمره كان كاسندر أصلا أم دعاء ناخوين كفي غمر إخوة صلى الله عليه وسلم هر كسك أم دعاء بخوينيت لو حتى فعلوا شويني بيت تشتك داني بلان جنيت أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق. إنت ما مصاجين إمس الحمد لله كادتين بود السودراء خواي يقول الناس نعمتي الله يكردون باراني رحمتي ببارانين أو صوت الجهاز دوانا أو مقولوا وزارة حق وايا بردام سبحان الله كين حق واقيش بهورازك الله أكبر كين كاتي لهورازك شعور بينوا سبحان الله كين برام براسي خلقان وانا كان زور بلاقوا إذا ما مثلا براسي مش زور فيلم بابتوا برام كادي براسي كادي أذان خوشيشان زور وشم بونام کاکەر لە حاجیاوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانت بەڕاستی خاڵێکی زۆر ئیجابیە مادام ئێمە کۆمەلگایەکی مسلمانین و باوەڕمان بەخوا هەیە و باوەڕمان بەوە هەیە کە خوا دەمان پارێزێکەوە تا لە کاتی چوونە دەرەوە بۆچی بەناوی خواوە نەچینە دەرەوە بۆچی نەڵێین ئاعوذ بکەلیماتی الله تاماتی من شەڕی ما خەلق خوا پەنا بە تۆ دەگرین لە شەڕ و خراپەی هەر مەخلووقێکت یاخود بە ئینسان و بە حیوانات و بە هەر دروستکراوێکی خوای گەورەوە کە پەنات بەخوا گرت بە تەکید خوای گەورە زۆر 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 گەورە و میهرەبانە
پەناهەندەی ئەو کەسانەیە کە پەنای بۆ دەبن و دان پارێزێت. باوکی دانا لەگەڵمانە، نازانم لەکوێوە؟ لە گەرمیانەوە ماوەسا. سڵاوی خوا لە باوکی دانا لە گەرمیانی خۆشەویستەوە. سڵاو لە جەناب و لە کەناڵەکەت و لە بینەران و بیسەرانی. باوکی دانا فەرموو. بەڵێ فەرموو. وڵای ماوەساگیان ئەبێ ئێوە پێش وەخت ڕێنمایی خەڵک بکەن. یعنی تازە کارەساتەکە ڕووی داوە، تازە تۆ ئەمێ بڵێن چی؟ بڵێن وای نەکردایە ئەوە ئێوە پێش وەخت ڕێنمایی بدەن. ئیسە بۆ نمونە کە ئەدان نەورۆزە با دوو ڕۆژ بەلەوە ئەم هەموو کەناڵ و فەیسبووکە هەیە با ڕێنمایی بداتە خەڵکات تەنێوە قەراری خوایە مامەیەکی ئێمە لە ئاوای نیساتی ئەبێ بە ناوی گەرمیان ڕخسە بکەین لە زەدەری کاوم مامەیەکم لویا ماڵەکەی بۆ ژێرۆ خەڵزۆ پێش نەفەریان بۆ ژێرۆ ئەمە خەدەری خوایە، خوای گەورە خەدەری وا بێتە ژێری و بەڵام ئێوە پێش وەخت ڕێنمایی بدەنە خەڵکی وایە باوەڕ بکە هەر ئاوی نەبینە، هەر گەرکێک ناو ئاوەکان ڕستم بگرێت ئاویش ئیسە ستاردە خەڵک کەوتە ناوی یەکسەر ئەخینجیسە ئەوەی دەربەنی خان ئەوە تا جەنابتان ئەزانن هەر کەوتە ئاوەکۆ یەکسەر ڕەخە برۆ خنکە ئاوەکە زۆر زۆر سادە لە حەدا نییە. بەڵام داواکاریم هەیە لە جەنابتان تێبینیەکە زۆر جوانە. باوکی دانام بە تەکید فەرمایشتەکەی جەنابتان تەواو دروستە. کوردەواری وتەنی لە پاش باران کەپەک هەڵدان شتێکی لەم بابەتە ئەگەر تەواو دروستم لەوە دوای کە بارانەکە تەڕیکردن اینجا کەپەک هەڵدەین. بەڕاستی کەس چاوەڕێی نەدەکرد هەر لەم سەرەتای بەهارەدا ئەم ڕووداوە نەخوازراوە لەو سەرەتایەدا ڕووداد ساڵانە میدیاکان و ڕاگاندن تێبینیان بۆ خەڵک هەیە. بەڵام ئەوە شەیە زەرەر لە نیوە بگەڕێتەوە هێشتا نەچوە بچێ بۆی کە هاوڵاتیانی دیکە نەبنە قوربانی. تێبینی ئێوە ئامۆژگاری ئێوە چییە بۆ هاوڵاتیان کە ئێستا گویان لە دەنگی تۆی بەڕێزە؟ مامەساگیان وەڵی ئێمە لە خەراخیم لە باخان سیاران هاودوو ئەو یاڵا عەرزیانە کرد سیارەی مۆنیکا کاکە 500 وەرەقەت دەمێ دوێ بۆرەستن کابرا لەو یاڵە بەردەوە تەفاوەت هاتە خوارۆ ڕێنمایی چیە دێتە ئەو خەڵکە یعنی گەنج مێشکی نەوعەکە نەوعە بۆ بەرچاوی کشتۆ خۆی فشەکاتەوە دوو لە ڕووی جەناوی و یعنی واکە لە خۆی بێژە ئەمە من تیارم والله خەڵکم بینە لەسەر یەک تایە ماتۆڕی دەخوری لەسەر یەک تایە یعنی ڕێنمایی چیە ئەدەیتە خەڵک والله خەڵکی وایە هیچی هەر نەبینیە نازانێت گوێ لە ڕێنمایی خەڵک ناگرێت بەڵام من یەک داواکاریم لە جەناب هەیە لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە داواکاریە لەم حکومەتە بکەن کە ئێمە والله فەوتیاین بەڕاستی فەوتیاین عیب نییە لە ڕووی حیوانداریوە لە ڕووی خەلەودانوە لە ڕووی ئاوە والله وەبیلای لە هەموو ئەمدەی ئێمە تقریبا 45 ماڵە ئیسە یەک کانیمانەیە لەو خوارەوە یعنی ڕێنمایەک بدەنە حکومەت نازانێت کەڕە وە بۆنی نەوتۆ بەس وە بۆنی نەوت و تورکیاوە بیداتە تورکیای ئاگای لە میلەتە نییە نازانێت ئەم میلەت چی بەسەر هاتووە هەر ناگەڕێتە ناو خەڵکا بزانێ ئەم خەڵکە داوای چیەکە لە کەناڵەکەی بەڕێستانەوە داواکار بەڵێ باوکی دانا لە گەرمیانەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی جەنابتان بەردەوام چونکە کەناڵی پێم کەناڵیشی خەبەریە بەردەوام لە هەموو کون و خوشبوونەکانی هەرێمی کوردستان هەوڵی داوە کە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان بەدەسەڵات بگەێنێت بەو هیوای کە دەسەڵات جوان لە قسەکانی جەناب بێت وە ئەم بەشێکی پەیوەندی بە پێشنیارەکەی بەڕێستانەوە کاری لەسەر بکرێت. کاکتەها لە سلێمانیەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت کاکتەها زۆر سپاس. وڵای ڕاستەکەی من نامەوێت لە سەرگەشت و گوزاروانە سەبکەم چون بە پێویستی نازانم کێشە و مشکیلە ئەوەنە زۆر باشە کاکتەها ئێمە ناڵین کێشە و مشکیلە نییە وەڵا هەموو تەوەرەکانی دیکە لەسەر کێشە و مشکیلەکانی موچە بەنزین نەود غاز کارەبا حەچی بە خەیاڵی هیچ گەرێکدا ناتۆ باسمان کردی بەڕێزیان کۆمەڵێکی باش کاکە بەڵێ کاکتەها جۆم لێتە فەرموو کۆمەڵێکی خەڵک کاکە خۆهەمووی هەرموو خۆر نییە کۆمەڵی خەڵک کاسی بە ئەم بەنزین گرانیە بەڕاستی ئەم حیزە سیاسیانە کە ئەوانەی لە دەرەوەی پارتی وەکێتین هەڵناسن پێشی ئەو خەڵکە بگرن پێشی ئەو خەڵکە بکەون و وەسعێ بخولقێنن کە ئەم نەهامەتیە کۆتایی پێبێنن بەڕاستی ئەمە دوو لە ڕووی حازیڕەی بەرەڵاخانەیە نە بەنزین هەیە بەنزین بە 1500 دینار و لەسەرەی بەنزینە کێشە دروستە بێت شەڕ دروستە بێت یعنی ئەم هەموو کێشە و مشکلە و نەهامەتیە یعنی ئەگەر بەم شێوە وەسع ئاوەڕا خەڵک ساڵەتر ناتوانێ بژی بەڕاستی حەقا ئێوە حیزێکی سیاسی حیزی سیاسی تر هەیە یعنی حەق نییە هەر لە کەناڵەکانەوە قسە بکەن یعنی بەڕاستی ناکرێت کۆمەڵی خەڵک دەستیان قسەتە بینیە و خەڵکە و حساب بۆ خەڵک ناکەن پێت وایە لە ئێستادا بۆ ئۆپۆزیسیۆن ئەم شتە چارەسەر بکرێت کاکتەها زۆر بە کورتی هاوڕانی دیکەش لەسەر خەتن پێت وایە بە حەز بە ئۆپۆزیسیۆنەکان ئەم قەیرانانە یاخود با پرسیارەکە بەم جۆرە بکەن ئەرکی ئۆپۆزیسیۆنە
یاخود ئەرکی دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە چارەسەریەمانە بۆ ناتوان کاکە ئەتوانن خەڵک بڕچێن لەسەر جادە ئەتوانن بەڕاستی دوو لە ڕووی حاضری کۆمەڵی هەرچی چی حکومیە وڵاتەکەن هەر تعدا لە خەڵکەکەن نەک زوڵمەکەن تعدا لە خەڵکەکەنیتە بەڕاستی دەستی خۆش بێ و سوپاس بۆ کاکتەها لە سلێمانیەوە سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاک مەحموود لە پیرەمەگرونەوە سڵاوی خوا لە جەنابتان سلام علیکم کاکارزانجان باش سپاس بۆ ئێوە با قوربانم سپاسەکەم وەڵی کاکارزان ڕێنمایی خەڵکی چی بکەین وەڵی نازانم خەڵک گوێ لە کەس ناگرێت گوێ لە مەلا ناگرێت کە ئەڵێ ئاگر مەکەنەوە نەورۆز ئی مەجووسی و ئاگر پەرستە کەی ئێمەی کورد و موسڵمانە ئەی هاوار بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر سڵاو سەلەم وەڵی نازانم ئەمانە نەجوێ بۆ خەڵک ئەگرن نەجوێ نەبۆ گوێ بۆ کەس ئەگرن نەجوێ بۆ مەلا ئەگرن ئەم میلەتەی ئێمە زۆر سەیرە زۆرم لە عەجایبە کاکارزان بە ذاتی خوا یعنی وام لێ هاتۆ وڵاتە هەر یعنی بەجێم هینم نەبووە بەڵام ئەگەر ئاوا بڕۆم وڵاتە هەر بەجێ بێڵی باشترە یعنی زۆرم بەلاوە سەیر یعنی ناکرێ کاکە لە ڕۆژی نەورۆزانە چین یعنی لە یەکەم ڕۆژی نەورۆزانە چیە خەڵک هەموو قەڵە باڵخیە یعنی نە خەڵک ئاگای لەگەڵ ڕێزما لەگەڵ حرمەتما نە ئاگای لە دینە نە ئاگای لە ئیسانیەتە نە ئاگای لە پاک و پوختەییە یعنی ئەم ژینگە ئەم کانیاوانە هەمی بڕۆ سەیری کە دایبیە قوتوبی پسیە یعنی معقول نییە وڵاتی ئێمە ئاوا بەڕاستی ئاوایی خەڵک یعنی وشارێکی نادرێت پێ زۆر باشە کاک مەحموود لەسەر هۆشیاری جەنابتان ئەگەر چی لە یەکەم ڕۆژی ژناڕۆژەکانی دیکەدا کە چوو بێتنە دەرەوە ڕاستین لە تابلۆکانی ئاگادارکردنەوەی وەزارەتی گەشت و گوزار بۆی کە بزان ئەم شوێنە ترسناکە هاوڵاتیان نابێ ڕووی تێکەن یاخود بەڕاستی هەموو شوێنەکان بە ترسناک و بە مامناوەند و بە شوێنی ئاساییەوە هەرکراوان و هاوڵاتی بە نەزانی بۆ ئەو شوێنانە دەچێت حکومەت دەرکی خۆی جێبەجێ کردووە بەڕێستان لەو ڕۆوە والله نە حکومت ئەرکی خۆی بەجێبەجێ کردووە وەکو پێویست نە میلەتەکەش ئەوەنە وشیاری هەیە نە منیش ڕاستی لە یەکەم ڕۆژی نەورۆزا منیژم بە سەیران چییە یعنی نە جەژنەوە نە ئەمە باشە خەڵک قەی ناکە ئەگەر ئەوەنە نەورۆز بە پیرۆزەزانێ خۆزگە جەژنی ڕەمەزان و قوربانی ئەو کە جەژنێکی ئاینی ئەم نەتەوەی کوردەیە بە ناو موسڵمانە خۆزگە ئەوەی ئەوەنە بە گەرم و گوڕ ئەوەنە نەورۆزەکەی گەرم و گوڕن خۆزگە لە قوربان و جەژنی ڕەمەزانیش ئەوەنە گەرم و گوڕ یان پیۆ دیار وایە بەڵێ کاک مەحموود لە پیرەمەگرونەوە بەداخەوە ئەوەی کە دەبینین ئێمە ناڵێن وەکو جەژن ناوی نانین بەڵام ئەمە شاعیری نەتەوەین هەموو گەلێک هەموو نەتەوەیەک کۆمەڵێک شتی لەو بابەتانی هەیە بەڵام جەژنە ئاینیەکان لەلایەن خواوە شاعیری خوای گەورن بە پیرۆز دانراون و دانراون پێویستە ئێمە بۆکو موسڵمان بەڕاستی پابەند بین بە زیندوو ڕاگرتنەوەی جەژنە ئاینیەکان بە دەرەجەیەک اینجا بۆنە نیشتیمانیەکان دەبینین جەژنەکانی نەورۆز جەژنەکانی ڕەمەزان و قوربان ساڵانە لە سەنتەری پارێزگاکان بەڕاستی زۆر سارد و سڕێکی یەکجار زۆری پێوە دیارە لە بەرامبەردا بۆنە نیشتیمانیەکان وەکو دەبینین کە چۆنن کاک ساڵح لە چوارخوڕنەوە سڵاوی خوارد لەبێ کاک ساڵح لەکوێوە کاک ساڵح لە چەمچەماڵەوە کێ کاک وەزان لە چەمچەماڵەوە ببوورە کاک وەزان سڵاو لەبێت کاک وەزان السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. ماشي براكم. سپاس دەکەم. برنامجتان لەکەم. سپاس. کاک وەزان فەرموو لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە؟ والله دەستان خۆش بێتەوەرەکە زۆر جوانە. زۆر سپاس. بەڕاستی ئەو کەسانەی دەچن بۆ سەفرە و سەیران ئەبێ ئەوەشیان لەبیر بێ کە بۆ خۆشی دەرەچن لە کاتی گەڕانەوەیە خۆیان ناخۆشی و خۆیان تووشی هیچ ڕووداوێکی نەخوازراو نەکەن هەم بۆ خۆیان بۆ خەڵکانی تریش. ڕێنمایی جەنابتان چییە؟ لە ئەم ڕۆژانەیە ئێستاکی ئەو ڕووداوەی
کە ئەو سێگەنجە خنکاون یعنی زۆر ناخۆشە سەیرەکەی خەڵکی سان و دەرچوونیشی لەبەر چاو کەوتە جا بۆیە هەر کەسێ دەرچوو وەسیەتی من و قسەی من ئەوەیە کە هەتا بتوانن خۆیان لە ڕووداوە نەخوازراوەکان بپارێزن و هەتا بتوانن خۆیان لەو شتانە پارێزن کە دێتە ناخۆشی بۆ خۆیان بۆ خەڵکی دەور و پشتیشیان خۆزێتەوەەکەتان زۆر جوان کاکۆزان من حەزم لەیە کە جەنابتان ئامۆژگاری هەموو لاکمان بکەن چی بکەن ئەو دایک و باوکانی کە منداڵیان پێدەستە دەم ڕووبارەکان یاخود لە کاتی شێولێنان یاخود لە هەر حاڵەتێک لە حاڵاتەکاندا کە ئاگاداری مێر منداڵەکانیان بن ئۆتۆمبیل نەدەنە دەستیان لەسەر ئەم بابەتانە حەز دەکەم جارێکی دیکە ئێمەش و بینەرانیش بیران بێتەوە. واللهی ئەوەی کە من بینی بێتم ڕاستی هەر کاتێکە دەڕۆی بۆ گەشتێکی خۆش بۆ نمونە سەیرەکەی لە کاتی گەڕانەوە کۆمەڵە خەڵک لەسەر جەوێکی ترن و سەفرە و سیاحەت لە خۆیان تێکەدەن و هەم قوڕەکەن بەسەر ماڵی ئەوانەی تریشە بەڕاستی زۆر ناخۆشە داون وەسیەتم ئەوەیە کە هەر کەسێک ڕاتە دەرەوە دایم ئەوەی لەبیر بێت چۆن بۆ خۆشی ئەڕۆین با بە خۆشیش بگەڕینەوە چۆن بۆ خۆشی دەرەچین با خۆشیش لە خەڵکی ترکێت نەبین یعنی دایم ئەومان لەبیر بێت پێمە هەر کاتێک خوا نەخواسە شتێک ڕوو بدا هەر لە خۆمان ڕوونادا بەڕاستی لە بەرامبەرە کەشمان زەرەرەکەوێت یان جاری وایە لە خۆت زەرەرەکەوێت شتێکی ناخۆشە بەڕاستی بەڕاستی شتێکی جوان بوو سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاکۆزان لە چەمچەماڵەوە کاک سوارە لە کەرکووکەوە سڵاوی خۆی گەورە لە ئێوەی ئازیز و خۆشەویست زۆر سپاس لەسەر تەوەرەکە فەرموو لەسەر تەوەرەکە وەڵام من داواکەم لە حکومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵانی داهاتوو کەوانەوەین نەورۆز ئەکەکێتە ناو مانگی ڕەمەزانەوە هیوادارم ئەلە مانگەستا ڕۆژێکمان بدانێکەوە بڕن بۆ سەیران خەڵکی زۆر بەهەڵە لە لەنگێشتۆ لە جەزن وازانێ ئێمە قەومێکی یاکی فەلەستین ڕووی جەزنەوە جەزن واتە نێبوونەوەی ڕۆژی تازە واتە ڕۆژێکی تازە لە ژیانە یەکەم ڕۆژی بەهارە ڕۆژێکی لە تازە بۆ سروش ئێمە دیمان بەداخەوە کاک سوارە پەیوەندەکەی پچڕا هیوادارم کە بتوانێت پەیوەندی بکاتەوە بۆی کە کۆمنتەکانی و سەرنجەکانی بگەێنێت بە تەواوەتی تێبینیەکانی نەگەێنرا ئەگەر هاوکارانم پێم بڵێن بەڵێ یەکێک لە خاڵەکان کە لە کاتی گەشت و سەیراندا دەبینین دایکان و باوکان و تۆمبیلەکانیان دەدەنە دەستی کەسانێک خوارد تەمەنی 18 ساڵ و مۆڵەتی لێخوڕینی ئۆتۆمبیلیان نییە و ڕووداوی نەخوازراو دەکەوێتەوە یەکێ لە حاڵەتەکان گەنجان و مێرد منداڵان کە بەداخەو لەم چەند ساڵی دواییدا زۆر ڕووی لە زیادبوون کردووە ڕووداوی هاتوچۆ بەهۆی ماتۆرسکیلەوە بەڕاستی دەبینین گەنجان وەکو ئەو بەڕێزەی پێشووتر ئاماژەی پێکرد لەسەر یەک تایە بەناو خەڵکدا ماتۆر لێ دەخڕن ئەمە ڕووداوی نەخوازراوی لێکەوتوتەوە یەکێ لە خاڵەکان بەڕاستی کە ئەرکی سەرشانی حکوومەتە وەکو دەزانین کە پێویستە لەو شوێنانەی کە شوێنی مەترسیدارن تابلۆ دابنێت بۆی کە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک لەم شوێنانە نزیک نەکەونەوە ئەوەی کە لە ماوەت شوێنێکی زۆر مەترسیدارە شوێنی گەشت و سەیران نییە دەبوو بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان تەلبەندیش بکرێت کێمان لەگەڵا باوکی هاڕون لە کەرکووکەوە سڵاوی خوا لێ بێ باوکی هاڕون السلام عليكم برجاء. وعليكم السلام ورحمة الله. مامۆستا جان سەبارەت بۆ ڕووداوانێک کە نەخوازراون لە ڕۆژانی بەناو نەورۆزەوە دروست ئەبێ و هەڵدەکوتێتە سەر خەڵکی و خەڵکی تووشی ئەم جۆرە ڕووداوانە دەبن بە حەقەت ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەر دینی ئیسلام و سەر شریعەتی ئیسلام و سەر بەرنامە پیرۆزەکەی خوای گەورە و ڕێباز و شوێنەواری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێمە شتمان دوو شتمان لێ تێکەڵ بووە یەکەمیان عادەتمان لێ بۆتە عیبادات و عیباداتیشمان لێ بۆتە عادەت بەڵێ جا لێرەدا من یەک پرسیارم لە خۆم هەیە و لە بەڕێستان و لە هەموو کوردستان بە تایبەتی و لە هەموو موسڵمانان بەگشتی خوا ئەگەر مانگی جەژنی قوربان دێ بە هەر ماڵێک دەڵی کاکە قوربانیەک بکە 300,000 تەکلیفە یاخود 250,000 تەکلیفە بۆ ئەوەی خوای گەورە لە دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشی نەجاتماندا ئەو سونەتە گەورەیە تەطبیق بکەین
دەمی کۆ دەڵێ کاکە مەعاشمون تۆ قەرزاری باشە بەڵام کە نەورۆز دێ 300,000 دینار قەرز دەکات پێی دەچێتە سەفرا بۆ عیسیان و یعنی تووڕەبوونی خوای گەورە لای زۆر زۆر ئاساییە ئەی کاچی برا تۆ بۆ ئەو 250,000 300,000 دینارە قەرز ناکەی بچی قوربانیەکی پێ بکەی ڕاستە تێبینێکی زۆر زۆر جوان و سەرنجێکی زۆر جوانە بەڕاستی ئەگەر لە منیش و لە زۆرێکی خەڵکی ئەم وڵاتە بپرسی حتمما پاساو دێنینەوە بۆ ڕێکارێکی دروست کە خوای گەورە فەرمانیشی پێکردووە ینی وەک ئەگەر هەبێ وەک خۆ دەزانی وەکو نوێژەکە واجبە بەڵام بۆچی نایکەین کۆمەڵگەی ئێمە وەکو خۆت فەرمووت کۆمەڵێک عادەتی کردو بە عیبادەت و کۆمەڵێک عیبادەتیش بەداخەوە خەریکە دەبن بە عادەت لەسەروی ئەمانەوە باوکی هاڕون دەمەوێ ئامۆژگارەکانی ئێوە من گوێم لێبێت و بینەران گویان لێبێت ئەگەر هاوڵاتیان هەر ڕۆیشتن بۆ ئەوێ بۆی کە تووشی ڕووداوی نەخوازراو نەبن دوجار ئەمڕۆ لە هەر گۆشەیەکی ئەم هەرێمی کوردستانە ڕووداوێک ڕووبدات وەکو یەک خێزانی لات وە سۆشیال میدیا هەمووی بەیەکەوە بەستۆتەوە هەمومان نیگەران دەبین بۆەوەی کە ئێمە نیگەران نەبین ئەگەر کەسێک پابند بە دینیشەوە نەبێت مادام لەو نیشتیمانەیە لە وڵاتی ئێمەدا گەورە بوو وەکو کەسوکاری خۆمان وایە بۆەوەی کە تووشی ڕووداوی نەخوازراو نەبن بۆی جەرگی دایکان نەسووتێ و عائیلەکان و خێزانەکان بە خۆشی و شادی ئەم وەرزە تێپەڕێنن ئامۆژگارەکانی ئێوە ئەگەر وازە بڵین ئەو پەیڕەوانەی کە دینی ئیسلام دانا وازی لێبێن بینە سەر پەیڕەوی مرۆڤایەتی برای بەڕێزم پەیڕەوێکمان هەیە لە مرۆڤایەتی من نابێ حەقی تۆ بکوم تۆش نابێ حەقی من بخۆی و هەمووشمان حەقێکمان لەسەر حەقی ژینگەیە و ژینگەش حەقێکی لەسەر ئێمە هەیە ئێمە کە دەچینە سەفرا یاخود دەچینە سەیرانگاکان بەڕاستی ئەوەی زۆر زۆر قێزەونی ناشدینە کە لەو خەڵکە دەکرێت یەکەم شت قەڵەباڵغیەکی زۆر ماڵێک 4 کەسە بە 2 سیارە دێ ماڵێک 6 کەسە بە 3 سیارە دێ ماڵێک 10 کەسە بە 4 سیارە دێ کاکە تۆ بە 4 سیارە مەرە بێ وەرە قەڵەباڵغی مەکە لە شوێنێکی وەها بووەسە یعنی ڕێگای خەڵکی تر بدە مافی خەڵکی تر بدە مافی هەروەک پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ دەڵێ هەموو کەسێک دەبێ حەقی خۆی بدە هەموو ڕێگاوبانێک دەبێ حەقی ڕێگاوبان بدەیت و هەموو مسلمانێک دەبێ حەقی برای مسلمانی خۆی بدە کاکە وەک مسلمان نا وەک مرۆڤایەتی حەقی ڕێگاوبانی من بدە حەق ڕێگاوبانی کەسی تر بدە بۆ خۆت هاتوێت جێوێک دەگۆڕی بە ماتۆڕێکەوە تو ڕێزم هەیە بۆ ماتۆر سوارەکان ڕێزم هەیە بۆیان ماتۆر سوارەکان دێن لەم سەر فڕ لەم سەر دەڕۆن فڕ کاکە لەم سەر دەی چوویە بە پەلەپەل ڕۆیشتوی لەم سەر بە پەلەپەل دەیتەوە بۆ ماڵی خەڵکی تر وێران دەکەی بۆ زگت بە ماڵی خۆت ناسووتێ ئەی لەوە ناترسی بەیانی ئەم ژینگەیە لە تۆ بێتە دەنگ وەک سۆناتای نازام چوو ئەم شوێنانێت ئەوروپیانە بێتە لافاو ئەوە هەموو ژینگە نییە ژینگە نیشکە لەو خەڵکە دەکات ئێمەی نەشکە ژینگەمان تێکداوە ئێمەی نەنازانین پرۆتۆکۆڵی سەفرە چۆنە ئێمەی نەنازانین پرۆتۆکۆڵی گەشت و سەیران چۆنە خۆشەویستان بازیاتر لە کاتان نەگرم خەڵکی تری لە سەرخەتە سپاس بۆ باوکی هاڕون لە کەرکووکەوە سپاس بۆ ئامۆژگاری و سەرنج و تێبینە جوانەکانتان بەڕاستی تەواو دروستە پێویستە ئێمە فێری ئوسوڵی سەیران و سەفرەکردن ببین کێمان لەگەڵ بوو کاکدارا لە عربەتەوە سڵاوی خوا لە جەنابتان کاک سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله حەو برای باوکی من خوای تەبارەکە و تەعالا ئەم بەشەرەی خەڵق کردووە شێوازی بەختەوەری زۆری زۆرەیەکە لەوانە کە خەڵک چێ بۆ سەیران بەختەوەرە بێ مشکلەیەتە پێشەوە ئەوە شتێکی تەبیعیە قەدیم فەیزان و لافا و ڕۆچوونی زەوی قەومەکان لە ناوچون بەڵام ئێمڕۆ ئەگەر ئەوە کەم بێ کارەبا هەیە ئاگر هەیە سارە هەیە شتی تر هەیە لە ناوەچێ مناڵ بێ ژن بێ هەرچێ بێ بەڵام من ئەڵێم بەختەوەری مرۆڤ بە پارە نییە بە سارە نییە بە ماڵ نییە بەوە نییە سیک و ڕێزێ بەوە نییە حیزبێک بێ و بە فرت و فێڵ خەڵکێکە لە خۆ کۆوەی بڵێ من قاعدم بەختەوەری مرۆڤ بە دڵە دڵیش ڕەوشتە ڕەوشتیش بەشیە یەکەمیان داوێنی پاک دووەم دز و پز نەبی دەست پاک بی سێم چاو پاک بێ چاوچنۆک نەبی بەخیل نەبی بیستنێ بەم جوانە جاسووسی نەکەی ئەنجا لە ناوە لە دەماغتا کە خەیاڵەکەی ئەم خەیاڵە نەقلیکە بۆ غەیب ڕەبت دە بەخوای گەورەوە تاک بە تاکی نەک ئەم هەرێمە ئەم سەردەویە هەمووی بەختەوەرە بێ من کابراکم مەچم بۆ سەیران و سەردان ئاگام بەختەوەرم و دڵم خۆشە ئەی کابرا نابینی لە سۆماڵ و لە جیبۆتی و کورە ئەمانەی هەر مرۆڤ نییە ئەمەی ئۆکرانیا ئەمر
ئەبێ ئێمە کە ئەڵێن لە ئادەمی هەمومان بەختەوەرەکانمان بۆ یەکتریکەین کاکدارە حافێزی و خوای گەورە ڕەحم بۆ خەڵکەکە کاکدارە هیچمان لاریمان لەوە نییە کە بەڵێ یەکێک لە میکانیزمەکانی دڵخۆشبوونی مرۆڤ ئەوەیە کە بگەڕێ بە تایبەت لە وەرزی بەهاردا بەڵێ خۆشی ببینێت و تەنانەت لە قورئانیشدا ئەگەر شارەزاییتان هەبێت خوای گەورە فەرمانی کردووە سیروا فی الأرض فانظروا كيف كان عاقبة الذين من قبلكم ئەگەر هەڵە نەبم لە ئاەتەکەدا تەنانەت فەرمانی خوای گەورەشە کە بەتابێت لەم وەرزەدا ئێمە بگەڕێین دەسەڵاتی خوای گەورە ببینین لەم هەموو گوڵ و گوڵزارە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێمە بە هەڵەشەی بگەڕین و دەسەڵاتی خوای گەورە ببینین یاخود بە نەرمونیانی و بە حەلیمی و بە حەکیمی بگەڕین بچین و بە سەلامەتی بگەڕینەوە پرسیارەکەی ئێمە تەوەرەکەی ئێمە ئەوەیە کە ئامۆژگاری جەنابتان چییە بۆ من بۆ بینەران ئامۆژگاری جەنابم تۆ جوگرە جەنابم بۆ جەناب ئەنجا بۆ جەنابێوەکێ کوێ گرتووە چونکە وەرزی تەلاقەیە وەرزی مەحاشەیە وەرزی خۆپیشاندانەیە وەرزی سەفرە و سەیرانەیە گورە هەموویمان تێکەڵ کردەوە بەس من نەسیحەتەکە بۆ خەڵک نمونەیەک هێنمەوە لە باسکەیەکی دایکە سێ بەسکەیە بێ ریزیانەکە پیان ئەڵێ بەچکەکانم ئەگەر بەنی ئادەم دانەوێەوە ئەوە بەرتەڵەگرێ بفرن یەکێکیان ئەڵێ دایکە ئەگەر دانەنێ و لەبەر باخەڵیا بوو کاچی من تۆچی تە حەمام خۆ دەشتۆی دوای نەیتە بڵێ گیان مەکزێتەوە نەیتە دەرەوە بڵێ گیان مەکزێتەوە کەوتۆتە چاوم هەڵخلیسکەی ئەمە نەقڵکە بۆ سەیران ئەمە نەقڵکە بۆ شەڕ ئەمە نەقڵکە بۆ ئەزانێ چی خوای تەبارەک و تەعالا عەقڵی یاوینەتێ بەس وامەیان قسەیەکەم جۆ لە منە بەڵێ چاک گوێم لێتە کەسی من هەر سارێ بە باڵزێن بڕوان نەوتی تێکەی مەچینەکەی هیچ ناکە مەچینەی مرۆڤش کە عەقڵێتی پارەی حرام لە گەدەیەوە ماحیدەی تێکەڵی خڕۆکەی سوور خوێن و بۆ دڵێەوە چێ بۆ مێشک ئەم مێشکە هیچ ناکە ئەمڕۆ پارەی حرام زۆرە ئەمە واقعە ئەگینا من کابراەکەم تەلەفۆن بۆ تۆکەم نازانم نابێ بزانم تۆ قسەکەم نابێ بزانم کاتێتر پەیوەندیەکە بەسوۆرێ خەڵک ئەمە سەیرانێ نێ دوانێ سیانێ سوار نییە دێخوا حافیز بێ و برایی من سپاس بۆ کاکدارە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت سەرنجەکانت بەشێکیان جیاواز بوون لە ئەوانەی پێشووتر خاڵی جەوهەری لە قسەکانی تۆ ئەوەی کۆتایی بوو کە کەسێک ئۆتۆمبیلەکەی و گیرفانی و ئەوەی کە هەیەی بە حرام پەیدای کرد بێت چۆن دەتوانێت پابەندی ڕێنمایەکان و چۆن دەتوانێت پابەندی بۆ نمونە شەریعەت بێت بەپێی شەریعەت و پێی یاساکان بڕاتە دەرەوە قسەیەکی جوان بوو دیدێکی نوێ بوو بەلای منەوە بەڵێ بەرەسان یەکێکی دیکە لە خاڵەکان وەکو پێشتر ئاماژەم پێکرد گەنجان دایکان خوشکان بە تایبەت بەداخەوە کە پانتایەکی زۆری ژیانیانی داگیر کردووە بەکارهێنانی مۆبایل بۆ سناپچات و وێنەگرتن لە کۆمەڵک شوێن کە زۆر جێگەی مەترسیە ئەمەش حاڵەتێکی مەترسی دروست کردووە کاکدانا لە سلێمانیەوە وەکو کۆتا پەیوەندی وەردەگرم پەیوەندەکەی پچڕا هاوکارانم ئەگەر پێم بڵێن زانم کاکدانا وەرگیرایەوە هاوکارانم دەڵێ مەچووە سەر کۆمنتەکانی خۆت باوکی ئەحمەد لە سلێمانی کۆتا پەیوەندی بەرجەنابتان کەوت سڵاوی خواتان لێبێت ئەو کاتەی ماوە بۆ ئێوە دەمەوێت جەنابیشتان ئامۆژگاریەکان بیری من و بینەران بخەیتەوە چۆن بچینە دەرەوە بۆ گەشت و سەیران چۆن ئاگاداری خۆمان بین دەستخۆشی بەرنامەکەتان لێکەوە بەڕاستی بەرنامەیەکی جواتان داگیردووە زۆر سپاس براکەم من هینێکمێ ئەم جەژنە نەجەژنی کوردە نە هیچ جەژنێکی پەیوەندی بە کوردەوە نییە نە ساڵی کووردە زۆر باشە کاکدانا اینجا ئەمەیە ڕێنمایە خەڵک بکەن لە کەناڵەکەتانەوە بەڵە فەرموو وەکو کاتێ مەولود دێت هەموو کەناڵەکان هەموو شتەکانەوە بەڵێ کاکدانا گوێم لە بەڕێستانە حەز دەکەم قسەکانت بەردەوام بکەی بەڵێ وەڵام من دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەس ڕێنمایە خەڵک بکەن ئەم جەژنە ڕوونەوەکەن بۆ خەڵک سپاس دەکەم کاک دانا لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان حەز دەکەم وەکو کۆتا کۆمنتی خۆم لەسەر ئەم بابەتە
بڵێم کە وەکو جەژن بەڕاستی ئێمە وەکو مسلمان تەنها دوو جەژنمان هەیە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. ئەوانەی دیکە بۆنەی نەتەواتی هەموو گەلێک لە جیهاندا کۆمەڵێک ڕۆژی هەنە کە وەکو بۆنەی لێکردوون ڕۆژی سەرکەوتنی وڵاتەکان، ڕۆژی ڕزگاربوونی هەندێک وڵات لە ژێر دەسەڵاتی ئیستیعمار، ڕۆژی کۆمەڵێک بۆنە هەن لە هەموو وڵاتەکاندا کە ئەم گەلە بۆەوەی کەم ڕۆژە وەکو سەرکەوتنێک بیریان نەچێتەوە کردویانن بە بۆنێک. ئەگەر وەکو جەژن سەیرێکین بە فعلی جەژن نییە. پرۆفیسۆر دکتۆر مستەفا ببرن وابزانم عەبدولکەریمی مودەڕیسە یان دکتۆر مستەفا زەڵمی ئەگەر هەڵە نەبم دەڵێت ئەمە پرۆسەیەکی نیشتیمانیە پێویستە ئێمە شانازی پێوە بکەین. بەڕاستی بۆیە ئێمە لەو حاڵەتانەدا لە بۆعدە مێژوویەکەیەوە سەیری نەکەین کە چەندان پرسیار لەسەر ئەمە هەیە. ئەمە هی ئاگرپەرستەکان بووە، ئەمە هی کاوە کورد نەبووە، زوحاک کورد بووە، کۆمەڵێک شتی لەم بابەتە نامانێ بچین ناو بۆعدە مێژوویەکە. ئەوەی کە پەیوەندی بە حەیاتی ئامڕۆی ئێمەوە هەیە کە خەڵک بۆ دەرەوە دەچێت. بەڕاستی من کە بۆ دەرەوە بچم لە ڕۆژێکدا تەنها بۆ ئەوە دەچم کە پشوویەکی خۆش وەربگرم، ئاگام لە بۆعدە مێژوویەکەی نیە کە لە چ ڕەهەندێکەوە ئەمە هاتووە. لە سەدا 99 خەڵکی ئێمەش هەر لەم دیدەوە دەستنە دەرەوە بەهار و گەشت و سەیرانە. هیوادارم کە هەموو لاکتان گوێبیستی ئامۆژگاری و سەرنج و تێبینە جوانەکانی ئەم بەڕێزانە بوو بن کە پەیوەندیان بە بەرنامەی دوانگەی خەڵکەوە کرد. منیش لە کۆتاییدا بیری خۆم و ئێوەی دەخەمەوە کە ئەم سێ مانگەی لە بەردەستمان داماوە. تکایە با پەیوەست بین بە یاساکانی شەریعەتی ئیسلام و یاساکانی ئێمەی مرۆڤ کە بۆ خۆمان دامان ناوە لە ڕێنمایەکانی هاتوچوو لە سەرجەمەوە یاسانەی کە خزمەت بە ئێمە دەکەن بۆەوەی کە ئەم سێ مانگەی کە لە پێشمانە لە وەرزی بەهار بە خێر و خۆشی تێپەڕێنین. هیوادارین ئەم حاڵەتە نەخوازراوانی کە ڕوشیان داوە بە خێر و خۆشی بۆ کەسوکاریان بشکێتەوە و ئەم هاوڵاتێنی نادیارن بە کەسوکاریان شاد ببنەوە. بەخوای گەورەتان دەسپێرم تا بەیگەیشتنەوە لە ئەڵقەیەکی دیکە خواتان لەگەڵ.